زان کاتێک بابەتێکی تەندروستی پەیوەندی بە سەلامەتی و تەندروستی هەمومانەوە هەیە گرنگە کە هۆشیاریمان هەبێت سەبارەت بە بەو لایەنە تەندروستیە و بەتایبەتیش ئەمڕۆ کە باس لە یەکێک لەو دەرمانانە دەکەین کە زۆر بەکاردێنرێت و ڕەنگە ئەوەندەی بە هەڵە بەکارهێنابێ نەمانزانی بێ سوود و زیانەکانی چێە خۆت ڕێنمایی دکتۆرمان وەرنەگرتووە بۆ بەکارهێنانی ئەویش دەربانی ئەنتیبایۆتیکە یاخود دژە بەکتریا بە میوانداری دکتۆر بڕیار عیزەدین باس لەم بابەتە دەکەین کە پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکانە. کاکتۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس. کاکتۆر بە سەرەتا بزانین دەرمانی ئەنتیبایۆتیک چییە؟ بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان ئەنتیبایۆتیک یەکێکە لە دۆزراوە زانستیە زۆر گرنگەکان لە جیهاندا کە لە ساڵی 1970 دەستکرا بە دروستکردنی و لە 1928 یەکەم ئەنتیبایۆتیک بە ناوی پەنسلین کە دروست بوو لە ماوەی ئەم 100 ساڵەیە بە پێی توێژینەوەکان تەمەنی مرۆڤی درێژ کردوتەوە بە تقریباً 20 بۆ 23 ساڵ بە شێوەیەکی گشتی بۆ لەبەرەوەی بڵێن لە کاتی خۆیان پێش هەبوونی دژە بەکتریایە ئەنتیبایۆتیک بەهۆی هەر هەوکردنێکەوە هەر بەکتریایەکەوە بێ خەڵکیی زۆر لە ناو ئەچوو بۆ نمونە کاتی خۆی تاعون هەبووە یان سیل یان تەنانەت کۆلێرا کە بڵێن ئێستا ئەتوانین ئاسانتر کۆنتترۆل بکرێ بە مەلاین خەڵک لە ناوچووە لەبەرەوە هەبوونی ئەنتیبایۆتیک بەڕاستی زۆر گرنگە لە زانستی پزیشکیە و ئەتوانین بڵێن با بڵێن جیهانی بە تەواوەتی گۆڕی و تەندروستی مرۆڤی بەرەو باشتر و باشتر کردووە. ئەمەش بێگومان ئەگەر بە شێوەیەکی زانستی و لە کاتی پێویستدا بەکاربهێنرێت. زۆر باشە. ئێستا بینەرێک کە بینەری ئەم بەرنامەی ئێمەیە بۆی بە زمانی ئەو قسە بکەین نمونەی چەند ئەنتیبایۆتیکێکمان پێ بڵێ هەم لە حەب هەم لە شروع هەم لە دەرسی وی بزانێت چیانی کە ئێستا ئێمە باسی سوود و زیانەکانی ئەنتیبایۆتیکەکەین بزانێ مەبەستمان لە کام دەرمانانەیە. بەڵێ طبعاً کە ئەگەر باسی ئەنتی مایکرۆبیەڵ بکەین واتە دژی هەموو میکرۆبەکان ئەنتیبایۆتیک واتە دژی بەکتریا ئەنتی ڤایرەڵ واتە بۆ ڤایرۆسەکانە ئەنتی پاراسایتمان هەیە و هەروەها فەنگەسیش بۆ کەڕوەکان بێجگە لەمە ئازارشتێنمان هەیە دەرمانی بڵێن حساسێت و ئەوانە هەیە. ئێمە کە باسی دژە بەکتریاکەین بۆ نمونەیەکی لەوانی کە زۆر بەکارهێنرێ ئەمۆکسیلە یان با بڵێن کە هەنێک دەرمانی تری تێکەڵەکرێ پێڵێن ئەمۆکسیکلاف یا ئۆگمنتین بێجگە لەوە مەسەلەن سپرۆدارمان هەیە ئەمانە بەکارهێنرێ جنتەمایسین هەیە بەکتریم هەیە یعنی چەند دەرمانێک هەیە یا با بڵێن دەرزیەکان لەوانەیە هەندێک جار پڕۆکاین کە کاتی خۆی زۆر بەکارە هاو هیوادارم کە ئێستا با بڵێن لە دوکانە لا کۆڵانەکانە کەم بوو بێتەوە چکە کاتی خۆی بەڕاستی یعنی زیاد لە پێویست بەکار ئەهاو ئەمانە ئەو جۆرانە واتە حەز یەکێ لەو دەرمانانە کە ئیژ لەسەر کەمکردنەوە و لە ناوبردننی بەکتریا بەرێ پێی ئەوترێ ئەنتیبایۆتیک. زۆر باشە. کاکتۆر بەکارهێنانەکەی چۆنە؟ ئایا بەپێی ئەو جۆرانی کە باست کرد بەکارهێنانیشی جیاوازە یا ئەوەتا ئێوە چۆن ڕێنمایی هاوڵاتیەکە؟ بەڵێ بێگومان بەکارهێنانی ئەنتیبایۆتیک ئەپێ بە پێی پێویستی بێ و لە کاتێکە کە ئەو هەوکردنە یا با بڵێن ئەو ئینفێکشنەی کە ڕوئە ئەو التیهابەی کە ڕوئە بەهۆی بەکتریاوە بێت. ئەمەش چۆنی دەستنیشانەکرێ یەک لە ڕێی پزیشکە با بڵێن تایبەتەکانەوە کە ئینفێکشنەکان یان هەوکردنە بەکتریەکان دەستنیشانەکەن کە هەندێک نیشانەی هەیە زائیدەن بەهۆی با بڵێن هەندێک شیکاری تاقیگەییەوە کە ئەتوانی بزانی ئەمە بەکتریایە یا بەکتریا نیە. جۆری نەخۆشیەکان دەری ئەخا ئەمە زیاتر بەکتریایە یاخود ڤایرۆسە. ئەگەر باسی من پێم خۆشە باسی مەسەلەن تۆزێک هەڵە بەکارهێنانی بکەین یاخود بەکارهێنانی ناپێویست لە کاتێکا پێویست نییە. لە هەموو جیهاندا ئەنتیبایۆتیک تا پێرسەنتێک تا ڕێژەیەک لە زیایە بەکار ئەهێنرێ. لە وڵاتە ئەوروپیەکان و بەریتانیایە بڵێن ئیحسایی کراوە توێژینەوە کراوە کە لە 120 ئەو ئەنتیبایۆتیکانەی ئەدرێ پێویست نییە. بە شێوەیە کە لە بەریتانیا و ئەوروپایە ئەنتیبایۆتیک هەموو کەس ناتوانێت دەستی بکەوێت تەنها لە ڕێی پزیشکەکانەوە ئەدرێ لەگەڵ ئەوەشە لە 120 لەوانەیە زیابێ کە بەکارهێنرێ. لە ئەمریکا ڕێژەکە زیاتریشە ئەگاتە لە 130. ئەمە لە وڵاتە پێشکەوتوانەی کە تۆ ناتوانانی ئەنتیبایۆتیک خوب چی وەری بگری
ئەی ئەگەر لە وڵاتێکی وەکو ئێمە کە بەداخەوە بچۆ لە هەچ سەیدەلیەک بتەوێت ئەتوانی ئەنتیبایۆتیک وەربگری لە دوکانێکی مۆزەمیدا ئەتوانی وەری بگری یان هەر ماڵێک لە ماڵەکان سەیری کە یەک کۆمەڵ ئەنتیبایۆتیک هی نەخۆشەکانی پێشترە هاتووتە و بەکاری نەهێنا و لە ماڵەکە هەیە هەر لەوانەیە یا هی دراوسەکەی بێ بڵێ ئەوم هەیە بەکاری بێنە چاگەبی یعنی تەسەورەکەم ڕێژەی بەکارهێنانی ناپێویست لە وڵاتی ئێمە تا لە 150 بڕۆ بێگومان ئەبێ پزیشکەکان لە کاتی پێویستە ئێمە زیاتریش قسە لەسەر بەکارهێنانی ناپێویست بڵین ئێمە ئینپیشنتمان هەیە ئەوەی چێتە خەستەخانە لەگەڵ ئاوت پیشنتمان هەیە ئینپیشن کە ئەچێتە خەستەخانە لەبەر ئەوەی ڕێنمایی زیاترە دکتۆرەکان لە نزیکەوە سەرپەرشتیەکەن باشترە بەڵام کێشەکەمان لە ئاوت پیشنتە لەوانەی لە دەرەوە کە خۆ دەچی دەستت ئەکەوێ هەڵامەتێکت هەیە یاخود قوڕگ ئێشەیەکت هەیە هیچ پێویستی بە ئەنتیبایۆتیک نییە بچۆرە هەر دوکانێک مۆزەمبیدێک یاخود سەیدەلیەک داوای هەچ ئەنتیبایۆتیک بکەی ئەداتێ ئەگەر نەشی زانی ئەڵێ ئەوم هەیە خۆی ئەداتێ کە ئەمە بەڕاستی زەرەر و زیانی زۆری ئەبێت بۆ تا ئێستا لایەنی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان چ وەزارەتی تەندروستی چ سندیکای دەرمانسازان پزیشکان ینی بەر لەمە ناگرن کە تۆ لە سەیدەلیە لە دەرمانخانەکان بە ئارەزووی خۆت هەست دەرمانەکەی بێ بەبێ ڕەچەتە ئەتوانی وەرگی لەوەش خراپتر کاکتۆر شتێکی لە کۆڵانەکانە ینی خەڵک فێربوو ڕاهاتوو بە حسابی خۆی سوودیشی لێ وەرگرتووە دوو دەرزی تێکەڵاوەکەن بە دەرزی تێکەڵاو ئیتر ئەڵەم من ئیسراحەتم کرد بەما ینی بەڕاستی ینی منەمە لەسەر ئەمەش قسە بکەی ئایا تا چەند ئەمە زەرەری هەیە بۆ ئەو کەسە بۆ ئەو چارەخوازەی کە بەکارهێنێت ئەم دوو دەرزی تێکەڵاوکردنە بۆ جسمی ئەو ئینسانە طبعا ئەگەر پرسیاری یەکەم وەڵام بینەوە بێگومان ئەوەیەکێکە لە ئەرکە زۆر گرنگەکانی وەزارەتی تەندروستی و با بڵێن سندیکای دەرمانسازی کە ئەبێ ڕێگری بکەن لە پێدانی ئەنتیبایۆتیک بە شێوەیەکی هەڕەمەکی یا بە شێوەیە کە پێویست نەبێ یا ئەگەر ڕەچەتەی نەبێ ئەمە یەکێکە لەو ئەرکانەی کە بێگومان ئیشی لەسەر کراوە بەڵام بە شێوەی پێویست نەبووە کە بنبڕ ببێ بە شێوەیەک نەبووە لێپێچینەوە بکرێت لەو سەیدەلیانەی ئابزان ئەنتیبایۆتیکی یاوە بە خەڵک بە پێی ناپێویست کە ضرور نەبێ و لێپیچینەوە بکرێت تەنها یعنی بە ڕێنمایی لەوانەیە ئیشەکە لە دە سەیدەلیانە دوانی بە قسەی بکە هەشتەکەی تری نیکە بێگومان پێویستی بە ئیشی زۆر زیاتر هەیە بۆ ئەوەی ڕێگری بکرێ لە بەکارهێنانی ئەنتیبایۆتیک لە کاتی ناپێویستە بۆ بەشی دووەم کە وتت زیانەکانی چییە بێگومان بەکارهێنانی ئەنتیبایۆتیک وەکو یا باسی دەرزی تێکەڵەت کرد بەڵێ دەرزی تێکەڵا کە ئەمە پێک هاتووە با بڵێن لە هەندێک جار لە ڤۆڵتارینێک و پڕۆکاینێک یاخود دەرزی ڤۆڵتارین بڵێن بۆ ئازارشێن و بۆ کەمکردنەوەی ئازار و ئیلتیهابە پڕۆکاینەکە ئەنتیبایۆتیکە کە تێکەڵ ئەکرێ لەوانەیە بەهۆی با بڵێن ڤۆڵتارینەکەەوە یا دەرزیەکی کە هەنێ جار هەمان ئیشەکە لەوانەیە پاراستۆلیش ئێستا بە ئەمپول هەیە وەکو ڤۆڵتارین لەوانەیە تێکەڵ بکرێ هەندێک ئازار کەمەکاتەوە هەندێک با بڵێن وا هەستەکە بەرەو باشی ئەچێ بەڵام بە هیچ شێوەیەک سوودی نییە جارێ پڕۆکاین کە بڵێن شێوەیەکی گۆڕاوی پەنسلینە ئێستا هیچ بەکتریایەک سنسیتیڤ نییە بۆ ئەوە واتە بەرگری پیا کردووە بۆ ئەو دەرمانە هیچ سوودێکی نییە تەنها زیانی هەیە ئەگەر باسی زیانەکان بکەین بۆ ئەو دەرزی تێکەڵەیە و هەروەها بۆ دەرمانی ئەنتیبایۆتیک بە شێوەیەکی گشتی کە بەکار ئەهێنرێ هەموو دەرمانێکی ئەنتیبایۆتیک با بڵێن چەند نیشانەیەکی لاوەچی یا زیان بەخشی هەیە کە بە شێوەیەکی گشتی لەوانێ بڵێن ئازاری ناوسک بێ ڕێخۆڵەکان بێ هێڵنج و ڕشانەوە بێ لەوە قورستر هەندێک کەس تووشی حساسیت ئەبێ حساسیتی پێز لەوانەیە پەڵەی بۆ دروست ببێ هەندێکەیە لەوانەیە بێ بەهۆی هەڵاوسانی هەندێک شوێنی کە یەکێک لە خەتەرەکان ئەوەیە کە لە قورگا دروست ئەبێ لەوانەیە تەسیل لەسەر هەناسەدانی بکە لەوەش زۆر خەتەرتر ئەوەیە بەکتریاکان ئەو تواناییان هەیە کە بەرگری پیا بکەن ئەمڕۆ ئەنتیبایۆتیکی ئاسانی ئەیتێ لەوانەیە پێویست نەبێ بەو شێوەیە خۆی بەرگری لەشی ئینسان بتوانێت کۆنتترۆلی بکات تۆم ئەنتیبایۆتیکەی ئەیتێ بەکتریاکە بەرگری پیاکە بۆ ئەو دەرمانە بۆ جارێکی تر کە توش ئەبێتەوە پێویستی بە دەرمانی زیاترە دەرمانی بەقوەترە باشە ئەم بەکتریایە کە ڕزستانت پیاکە یا با بڵێن بەرگری پیاکە کە ئەچێ بۆ نەخۆشێکی کە
کەسێک کە لە ناو ئەندامی خێزانەکە یاخود بۆ هاوڕێیەکی بە هەمان بەو توانە بەرگریەوە ئەچێ بۆ ئەو کەواتە بەکارهێنانی ئەنتیبیۆتیک بێجگەلەوەی کە زیانی بۆ سەر کەسەکە هەیە بۆ کۆمەڵگەش هەیەی بۆ دەوروبەریش هەیەی هەندێک جار هەیە بەکارهێنانی یا با بڵێن زیادەڕەوی لە بەکارهێنانی ئەنتیبیۆتیکە ئەبێتە هۆی بێجگە لە وەکووتمان حساسێت و ئەوانە ئەبێتە هۆی سکچوونێکی زۆر بەڕاستی زۆر بە زیان کە لە ناو ڕیخۆڵەی مرۆڤە بەڵانس هەیە لە بینی بەکتریاکانە لەوانەیە بە مەلاین بەکتریامان هەبێ کە ئەگەر سوود بەخشیش نەبن زیان بەخژنین بەڵام تەوازونی یەکتر ئەکەن تەوازونی یەکتر ئەکەن ناڵن هیچیان زیاب بکە هەندێک ئەنتیبیۆتیک هەیە بەشێک لە بەکتریاکان لە ناو ئەبات بەشەکەی تری توانای بۆ دروست ئەبێ کە ببێ بەهۆی هەوکردن ئەبێ بە سکچوونێکی زۆر بەقوت کە پێڵێن ئەنتیبیۆتیک ئیندیوست یعنی بەهۆی ئەنتیبیۆتیکەوەی چێک لەو بەکتریانە کلۆستریدیەم دێفسلە کە پزیشکەکان بە تەکید ئەزانن کە کەسەکە تووشی سکچوونێکی زۆر زۆر ئەبێ کە لەوانەیە بە ناچاری بچن بە هەڵا ئەنتیبیۆتیکی تری بەنێ دیسان ئەوەنەی تر خراپ ئەبێ لەو کاتانەیە بە تەکید پێویستی بە پشکنین هەیە بۆی بزان ئەم سکچوونە بەهۆی ئەم بەکتریایەوەیە یان نا یا بەهۆی چیەوەیە ئەگەر بەهۆی ئەوە ئەبێ بە هیچ شوێ ئەنتیبیۆتیکی نەدرێتێ هەتاکو و باری تەندروستی باشە بێتەوە زیانی تری هەموو ئەنتیبیۆتیکێک لە ڕێی گورچیلەوە فلتەر ئەبێ فڕێ ئەدرێتە دەرەوە طبعا ئەو بەشەی لەش پێویستێتی بەکاری ئەهێنێ ئەوەی کە زیادە لە ڕێی بڵێن میزەوە فڕێ ئەدرێتە دەرەوەی لەش زیا بەکارهێنانی قورسایی ئەخاتە سەر گورچیلە کە ئەبێتە هۆی لە ناوچوونی هەنێک لە خانەکانی گورچیلە ئەمەش لە هەندێک کەسە لەوانەیە ببێتە هۆی پەککەوتنی یا کەمکردنەوەی کاری گورچیلەکان کە ئەمەش زیانێکی ترە بێجگەلەوە بەڕاستی لە ڕووی با بڵێن باری اقتصادیەوە لە ڕووی زیا بەکارهێنانی و ئەبێ بە مەصرفێکی زیا ئەبێ بەهۆی ئەوەی زیاتر خەڵک داخڵ بێ لە خەستەخانە لەبەرەوەی بەکتریاکان وەکوتم ڕزستان پیاکەن ئەبێت تۆ دەرمانی زیاتر بێ جارێککە بە قورستر ئەیگرێ لە بڵین لە ئەوروپا و لە بەریتانیا و لە ئەمریکایە زۆر زۆر حسابی ئەوە ئەکرێ کەوتم لەگەڵ ئەوەش لە سای بیست لەوانەیە زیا بەکار بێ حسابی ئەوە کرێ چێ ئەم ئەنتیبیۆتیکەی یاوە بە نەخۆشەکە هەندێک ئەنتیبیۆتیک هەیە دکتۆری ئاسایی کە بڵێن دکتۆری عایلەی پێڵێن جەنرال فیزیشنی پێڵێن پراکتیشنەری پێڵێن ئەتوانێت کۆمەڵێک ئەنتیبیۆتیک بات هەندێکی کە هەیە خەتی سوورە بۆ ئەوان ئیلا ئەبێ پزیشکی تایبەت ئەخەسایی پسپۆر لەو مەجالەیە ئەتوانێ ئەو ئەنتیبیۆتیکە بنووسێ ئەمە وای کردووە ئەنتیبیۆتیکە قورسەکان بەکاری نەهێنی بۆ حاڵەتە ئاساییەکان کە ئەمە بەڕاستی زۆر زۆر یعنی ڕێنمایەکی زۆر باشە و هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان لە وڵاتی خۆشمان تەطبیق بکرێت. کاکتۆر باست لە زیانەکانی کرد دەوترێتێکی تر لەو زیانانی کە هەیەی بەرگری لەش دابەزێنێ ینی بۆ کاتێک ئەم دەرمانە وەرەگری ڕەنگە دوای ماوەیەکی تر توش ببیتەوە ئەمە بە زمانە سادەکەی ناو خەڵک بەم شێوازەیە بەڕاستی بەرگریمان لاوازەکە بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی تر خۆی دابەزینی بەرگری لەش ناکات لەو حاڵەتەیە وەکو پێم وتی بەکتریاکان بەقوت ئەکا بەکتریاکان وا لێ ئەکا ئەمڕۆ بەو دەرمانە ئیسفادەی هەبوو بەیانی بە قوترە بێت چکە جیناتی خۆی ئەگۆڕێ بەکتریا لەگەڵ هەنێ بەکتریای ترە ئەتوانێت یەک بگرێ وای لێبێ بتوانێت توانای بەرگری هەبێ بۆ ئەو ئەنتیبیۆتیکە ئەمە وا ئەکا جاریشکە فعلەن بە قوتر بێ نەخۆشیەکە فعلا پێویستی بەد لە جیاتی دەرمانێ دوو دەرمان بێ ئەگەر بە 5 ڕۆژ چاک ببێ دوایی لەوانێ ببێ بە هەفتەیەک و 10 ڕۆژ اینجا بتوانێت چابێ کێشەکەش لەوایە تۆ ئەو بەکتریای لە ناو ئەبەی بەڵام زیا بەکارهێنانی بە ناچاری هەنێ بەکتریای تری ژوالێ ئەکا کە بەقوتر بێ بچێ بۆ کەسێکی تر یان ئەو تەوازونەی باسمان کرد لەوانەیە ئەو تەوازونە تێک بە هەندێک کەس ئەگەر باسی ئەوە بکەین بەهۆی بەکارهێنانی زۆری ئەنتیبیۆتیکەوە تووشی کەڕووی ناودەم ئەبێ قورجیەشێ ڤایرۆسە هیچ پێویستی پێی نییە ئەمەنەی ئەنتیبیۆتیک بەکارهێناوە کەڕوو لە ناو دەمیان دروستە بێ یاخود لە ئافرەتانە لەوانەیە ببێ بەهۆی دروستبوونی فەنگەز یا کەڕووی ناولەشی ئافرەتان کە ئەمەش بەهۆی ئەو ئەنتیبیۆتیکانەوەیە کە بەکاری هێناوە و پێویستی پێی زۆر باش ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ینی ئینزاری داوە بە کۆمەڵێک وڵات یەکێ لەوانە عێراقا کە
ئەنتیبایۆتیک زۆر بەکارن بێگومان ئێوە جەنابتان لە بوارەکان ئەوەندەی لە هەرێمی کوردستان و لە عێراق دەرمان سەرفە بێ بڕوان ناکەم بە هەموو وڵاتانی ئەوروپاوە دەرمان سەرف بێ زۆر ڕاست قسەکە لەوەیە هەر بەڕاست بۆ جیلەکانی داهاتوو بۆ 20-40-50 ساڵی داهاتوو خەتەری ئەوە نییە ئەم بەکتریانە ئەوەندە مەناعە پیا بکەن ئەوەندە خۆیان بگۆڕن ئەم ئەنتیبایۆتیکانی ئێستا لە بازاڕان هیچی دەرەقەتی نێت و ینی چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان دەستی خۆیان لە مرۆڤایەتی بۆشن خەڵکێکی زۆر لە ناوبرن قسەکەت زۆر تا بەڕاستی بەداخەوە لێرە بەکار هێنانی ئەنتیبایۆتیک جانبە تیجاریەکەی زۆر زیاترە وەک لە جانبە زانستیەکەی لە زۆر وڵات بڵین لە جۆرێک ئەنتیبایۆتیک اختیارە کرێ باشترین لە فلان وڵاتەوەیەت لەوە زیاتر ڕێگەی پێنایەن لێرە هەچ شەریکەیەک ئەتوانێت بچێ ئەنتیبایۆتیک بێنێ ڕاستە کوالیتی کۆنتترۆل ئەکرێ ڕاستە سیرەکرێ بەس ناڵێن ئەمە دەنەوعی هەیە لە بازارە چ پێویستەکە 11 و 12 مین بێنی کە دوو نەوعی لەوانەیە کافی بێ دوو جۆری زۆر باش بێنە کافیە ئەو پرسیارەی ترکەوتت لە جیلەکانی ترا بڕوا بکە لە ئێستاشە من با بڵێن کەس بڵێن هەنێک حاڵەت هەبووە کە زەرعمان بۆ کردووە بۆ نمونە هەوکردنی گورچیلەکانی هەبووە زەرعمان بۆ کردووە یعنی ئەو بەکتریایی کە دەرچووە 16 ئەنتیبایۆتیکمان بۆ بەکارهێناوە بزانین بۆ کامی سێنسیتیڤە بۆ هەر هەمووی ڕزستاند بووە بۆ هەر هەمووی بەکتریا یعنی بەرگری هەبووە تاوای لاتوە دکتۆرەکە خۆی تەلەفۆنی بۆ کردو وتێتی ئەو نەتیجێ من چی لێ بکەم ئەو نەخۆشە من چی بەمێ هەرچەنە من سوپاسی ئەو پزیشکاکەم بەس نییە نردوویەتی بۆ زەرع و بزانێ بە فعلی چه ئەنتیبایۆتیکێک ئیسفادەی هەیە لەوانەیە هەندێک بەداخەوە هەندێک پزیشکی تر یاخود لە دەرەوە دەرمان بدرێت کە هەر لەو 16 دانەی بەکە هیچ سوودی نییە بەس زیانی هەیە بەڵام ئاوا بەکتریاکان بە قووەت بوون کە بێگومان ئەگەر بەم شێوەیە بڕۆین زۆر زیاتریش بەخۆ دەبن کە ئەو ئەنتیبایۆتیکانی لە بازاڕە هەیە هیچی نەتوانێت لەو کاتەیە بۆ نمونەوەکە و شانزەیە کە هەر شانزەی ڕێزستان بۆ مەجبوری بچی ئەنتیبایۆتیک بەکاربێنی یەک زۆر گرانە لەسەر نەخۆشەکە ئەکەوێ دوو ئەمەنە بڵێن زیانی لاوەشی هەیە کە بڕوات بێ بەقەدەر سوودەکەی یەکسانە بێت کاتیشی زیاترەوە بۆ چاک بێگومان کاکتۆر زۆرمان باس زیانەکانی کرد بەڵام لایەنە تەندروستیەکەی یان سەلامەتیەکەی کە نەخۆشە گوەری ئەگرێ چۆنە دکتۆر لە چ حاڵەتێکە بۆی ئەنووسێ و سوودەکانی چین ئەگەر کەسێک بەڕاستی پێویستی پێبێ و تا چنێک هۆشیاری بۆ منە نەخۆشیش گرنگە بزانێت دکتۆر چی دەرمانێکی بۆ ئەنووسێ ئایا بەڕاستی گرنگم هۆشیاریە هەبیانەوە تا ئێمە هەستی پێ ناکەین ڕاستە بێگومان وەکو لە سەرەتای باسەکەی کە وتمان هەبوونی ئەنتیبایۆتیک سوودی خۆی زۆری هەیەگەر بە زانستی بەکار بهێنرێ بۆ نمونە لە هەندێک حاڵەتی وەکو سەحایی پێڵێن یا هەوکردنی پەردەی مێشکی پێوترێ ڕاستە هەنێکی ڤایرۆسە بەڵام بەشێکیشی بەکتریایە و ئەوەنە کوشندەیە کە بەڕاستی لەو کاتەیە ئەبێ بیر لە زیانەکان نەکەیتەوە یەکسەر ئەنتیبایۆتیک دەست پێ بکەیت بەڵام ئەتوانێ زەرعی بۆ بنێرێ بۆ ئاوی کە بڵین دەوری مێشک و بڵین دەوری لە فقراتە بڵین دەوەران ئەکا کە CSF پێوترێ ئەتوانین ئەمە زەرعی بۆ بکرێ بۆ ئەوەی کە بزانین ئایا بە چ بەکتری بە چ ئەنتیبایۆتیک ئەگەر زانیمان ئەو ئەنتیبایۆتیکەی پێی دراوە باشە تەواو لەسەر ئەوە ئەڕۆین ئەگەر باش نەبوو یا جۆرێکی تر هەبوو کە لەو ئاسانتر بوو هەم سوودی بۆی هەبوو ئەتوانین بیکەین بەوە لە هەنێ حاڵەتی ترا بۆ نمونە هەوکردنی گورچیلەکان بەشێکی زۆری بەکتریایە کە پێویستە زوو ئەنتیبایۆتیکی بدرێتێ بەس وەکو وتم پێویستە پێشوەخت پێشەوەی دەرمانەکە وەربگرێ زەرعی میزی بۆ بکرێ بۆی دوایی ئەگەر پێویست بە گۆڕانکاری هەبوو لە جۆری ئەوە بدرێتێ ئەنتیبایۆتیکەکەی بدرێتێ بەڵام هەندێک حاڵەت ئێستا ئەمە بەرە و با بڵێن پاییز و ئەوانە ئەچین لەوانەیە قوڕگ ئێشە و پەتا و کۆکە و ئەوانە زۆر بێ لە سەیە لە مناڵە لە سەیە دەی بەکتریایە ئەوی تری هەمووی ڤایرۆس و هەندێک حساسیەتە یعنی لە دە کەسا یەک کەسی پێویستی بە ئەنتیبایۆتیکە لە مناڵە لە گەورەیە تا لەوانەیە ڕێژەی لە سەیە 30 بڕوات ئەوی تریواتە با بڵێن لە 3 کەسا یەکێکی پێویستی پێێتی دوانەکەی تر پێویستی پێی نییە ئەسڵن پێدانی زیانی هەیە لەبەرەوە پزیشکەکان بەپێی با بڵێن خبرەی خۆیان ئەتوانن ئەوە جیا بکەنەوە کە کامەی پێویستی پێیە کامەی پێویستی پێ نییە و هیوادارم لەسەر با بڵێن ڕێنمایی زانستی بڕۆن
و حتا بەکارهێنانی ئەوەش ئەتوانرێت ئاسانترین و هەرزانترین ئەنتیبایۆتیک بەکاربێنرێت کە سوودی هەبێ بە پێی ئەنجامی پشکنینەکان نەکدایم بچن بۆ بەقوەترین ئەنتیبایۆتیک. طبعاً کە تۆ بەقوتەکە بەکارهێنی نەخۆشکە چاگە بێتەوە، بەڵام وەکوتم زیانەکانی تری هەیە. لەبەرەوە ئەویش پێویستە پزیشکەکانیش هیوادارم بە شێوەیەکی زانستی ئەنتیبایۆتیکەکان هەڵببژێرن. مشکلی نەخۆشی ژەوەیە کاک دکتۆر کاچێتە دەرمانخانەیەکیان لای با بڵین بریم پێچێک مزەمیلێکی لا کۆڵان پێڵە باشترین و بەقوترین جۆری ئەو دەرمانم بەرە نازانێ ئەم باشترینە بۆ ساڵی داهاتوو کە تووشی بێتەوە ئەنجا ئەو حەباوە ئەو دەرزیەوە ئەو ئەنتیبایۆتیکان جارە زۆر ڕاست ناتوانێت بەسەرازاڵێ بۆیە بێ بەڕاستی خەڵک وشار بێ. با پرسیارێکی دیکە بکەین کاکتۆر تا چەند ڕۆڵی تاقیگا لەم بابەتەیە گرنگە، یعنی کاتێک ئێمە تووشی هەوکردنێکە بین، تووشی نەخۆشیەکە بین، تووشی حساسیتێکە بین، پێش ئەوەی هیچ شتێ بەکاربێنین ڕووکردنە تاقیگەکان بزانین ئێمە چییە بۆی کە بەپێی ئەو دەرئەنجام بتوانین علاجی بۆ بەکاربێنین. بێگومان پشکنینە تاقیگەیەکان یەکلاکەرەوەن لەوەی کە بزانی ئەم هەوکردنە بەهۆی بەکتریاوە یا بەهۆی ڤایرۆسەوەیە. بۆ نمونە بڵێن CBC کە بۆ فەحسی خوێنە، فەحسی گشتی خوێنە، کاتێک کە بەهۆی بەکتریاوە بێ ڕێژەی YBC یا با بڵێن خڕۆکەسپیەکان زۆر بەرزە بێتەوە. ئەمە نیشانەیە کە ئەزانی ئەمە بەکتریایە ئەم هەوکردنە. جۆرێک لە با بڵێن YBC یا خڕۆکەسپیەکان 5 جۆری هەیە، هیچیان کە نیوترۆفیلی پێ ئەڵێن پزیشکەکان شارەزان. ئەمە لە حاڵەتی بەکتریایە لە هەموو ئەوانی کە زیاتر ئەبێ بەمەش ئەزانی کە ئەمە زیاتر بەکتریایە وەک لە ڤایرۆس لەو کاتە پێویستە بێ کە ئەنتیبایۆتیک بەکاربێنرێ. هەندێک شیکاری تری وەک با بڵێن CRP و ئەوانش کە بەهۆی بەکتریاوە ڕێژەی زۆر زیاتر بەرزەبێتەوە، هەر نیشانەیە بۆ ئەوە. بێجگەلەوە زەرعی با بڵێن میس، زەرعی خوێن، زەرعی سواب یا با بڵێن تەڕایی بۆری هەناسە یا بەڵغام، ئەمانە کە زەرعکرێت و ئەتوانی بزانی بەکتریایە سەبەبەکە یا خود ڤایرۆسە. لەبەرەوە بێگومان بەکارهێنانی با بڵێن پێش ئەوەی اختیاری ئەو دەرمانە بکەی ئەگەر شیکاری بۆ بکرێ زۆر زۆر زانستیە و ئەتوانی لە سایاسە دڵنیابی کە ئەمە بەکتریایە و پێویستی بۆ ئەنتیبایۆتیکەیە یان نا. بەس ئەمە یەک شت بڵێم لە هەندێک حاڵەتە وەکو باسی سەحایەمان کرد تۆ یا باسی گورچیلەمان کرد، تۆ ئەتوانی فەحسی زەرعەکەی بۆ بکەی و دەست بکەی بە پێدانی ئەنتیبایۆتیک لەبەرەوەی لەوانێ 2 ڕۆژ 3 ڕۆژی پێ بچێ هەتا ئەنجامەکە دەرەچێ، تۆ ناتوانانی نەخۆشەکە ئاوا بهێڵیتەوە. کاتێک کە نەتیجەکە دەرئەچێ پێویستە پزیشکەکە لەسەر ئەو ئەنجامە دەستکاری ئەنتیبایۆتیکەکە بکە ئەگەر پێویست بوو، ئەگەر ئەنتیبایۆتیکی زۆر بەقوەتی یابێتێ، بەڵام بە ئاسانتر عیلاجی بکە پێویستە بیگۆڕی بە ئاسانترەکە بۆی زیانەکانی کەمتر بێ، بۆی بەکتریاکانی تر زۆر بەقوەتر نەبن لە ئایندەیە. لەبەرەوە لە هەندێک حاڵەتە تۆ زەرعەکەی بۆکەی بەس چاوەڕێ ناکەی ئەنتیبایۆتیک ئەی دوای ئەوەی کە دەرچوو هیوادارم ئیهمال نەکرێ. هەنێک لە پزیشکەکان لەوانێ بڵێن خۆ تازە نەخۆشکە بەرەو باشیەچێ بۆ دەستکاری بکەم زەرعەکەی هەر سیر ناکاتەوە. هیوادارم یعنی بە پێی ئەنجامەکان بتوانن دەستکاری ئەنتیبایۆتیکەکان بکەن بە پێی پێویست. دەستەکان خۆش بێ. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێزیشتە. فەرموو بە کورتی کەمتر لە خولەک ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان بۆ ئەوانی کە تووشی نەخۆشیەکە بن و ئەگەر بە قسەشمان بکەن کە بڕوا ناکەم چکۆک و بازار بازارێکی ئازادیلات و کەسابەتەکەن بۆ دەرمانخانە هەم فەرمیەکان هەم لا کۆڵانەکان کە تەعامل چۆن لەگەڵ ئەنتیبایۆتیک بکەن. بەڵێ وەڵاهی ڕێنماییم بۆ هاوڵاتیان ئەوەیە کە بەڕاستی لە کاتی پێویستانە بێ و پزیشک بووی نەنووسیبی پێویست ناکە خۆت ئەنتیبایۆتیک وەربگری، پێویست ناکە ئەنتیبایۆتیک لە ماڵە ئەگەر ما بێ هەر تۆزێ هەست بە کۆکە کرد هینی نەخۆشێکی پێشتر بێ بچی بەکاری بێنی کە ئەسڵەن لەوانەیە ئەکسپایر بوو بێ و هەر پێی نەزانی. پێویستە هۆشیاری خەڵک لەوە زیاتر بێ وەکو باسم کرد با بڵێن پەتای وەرزی زۆر بڵاوە کە ئەبێ بەهۆی قوڕگێشە و کۆکە و ئەوانە کە ڕێژێکی زۆر کەمی بەکتریا هیچ پێویست بەوە ناکە. ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژ چاوەڕێ بکەی هەر بە پاراستۆڵ و بە با بڵێن ئەوانەی کە تاو ئازار کەمەکاتەوە چارەسەر ئەبێ پێویستی بەوە نییە و تکایە ئەگەر
پزیشکەکە وتی پێویستت بە ئەنتیبایۆتیک نییە پێویست ناکە بچی بۆ لای پزیشکێکە بڵێ بۆم بنووسە و تاکید بکەیتە سەر نووسینی ئەوە چکە لەوانەیە بەڕاستی ئەوە لە هەموو دنیا ڕۆیە هەندێک جار پزیشکەکان بەگوێی نەخۆشەکە بکە کە ئەمە هەڵەیە لەبەرەوەی جاری وا هەیە کە ئەگەر ئەنتیبایۆتیکی بۆ نەنووسێ نەخۆشکار باوەڕی بە دکتۆرەکە نەبێ بڵێ و هەر نەیزانیوە عیلاجم بکات ڕێنمایی بۆ دەرمانخانەکان لەگەڵ وەزارەتی تەندروستیا بەڕاستی پێویستە بە هەماهەنگی کار بکەن بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی ناپێویستی ئەنتیبایۆتیک و هیوادارم دەرمانخانەکان با بڵێن بە زەمیر و بە شێوەیەکی زانستی تەنها لایەنە تیجاریەکە نەبێ بە شێوەیەکی زانستی لە کاتی پێویستە دەرمان بن و بەبێ ڕەچەتە بە هیچ شێوەیەک پێویست ناکە ئەنتیبایۆتیک سەرف بکرێت. زۆر بەڕست دکتۆر بڕیار حیزەدین پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکان و مایکرۆبایۆلۆجی سپاس بووی کە زۆر سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس.